سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕووماڵدی مۆلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان 234 ساڵ لەمە بەرو لە 14/11/1984 شاری سلێمانی دامەزرا. دامەزراندنی سلێمانی لەو ڕۆژگارەدا چی گرنگیەکی مێژوویە بوو. سلێمانی چۆن دامەزرا، لە ئێستادا سلێمانی پێویستی بە چییە و پێویستە چی بۆ بکرێت، و لە دوای دامەزراندنی سلێمانی ڕەوتی سیاسی و فکری و ئابووری کولتوری بەڕێوەکوی هەنگاوینا لە هەرێمی کوردستاندا. من هەموومانە دەکەمەتەوەرێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز مامۆستا عەبدولخالیق سابر، مامۆستای زانکۆ لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی. مامۆستا یامە خێر بیت. سپاسانەکەم، زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم بۆم دەرفەتێ ڕەخساند. دووبارە بەخێر بیت. مامۆستا سەرنجێکی زۆر هەیە لەسەر ڕۆژی یادکردنەوەی سلێمانی تاکو ئێستا ڕوون نییە کە ئایا سلێمانی لە 11/11/1984 کاتێک کە ئیبراهیم پاشای بابان دروستی کردووە. ئەم تاریخە تاریخی دروستە بۆ ئێمە بیکەنە بنەمایە کۆم ساڵێک سلێمانی لەم کاتدا یادکەینەوە، یاخود ئەو بۆچوونانی کە تر هەیە لە ناو مێژوونووسانەوە دەربارەی ڕۆژێک بۆ دیاریکردنی سلێمانی چی دەڵێن؟ سەبارەت بۆ 14/11 کە ساڵانە یادی دەکرێتەوە، یادی بنیاننانی شاری سلێمانی خۆی لە بنەڕەتدا کە من ئەوە بە دوواداچوونم بۆ کردووە، خۆی لە بنەڕەتدا ئەوە چەند کەسانێک چەند ساڵە لەمە بەر ئەو بڕوارەیان داناوینا بەر ئەو بڕوارە ڕاست نییە پێرش لە کەناڵێکی ترا بە هەمان شێوە ئەوم ئاماژە پێدا، چونکە لەو کاتانەدا کە بنیادنانی شاری سلێمانی کە پێش 1984 ئێمە لەو کاتە براین پاشا لەگەڵ مەحموود پاشای مامی ئەوان نووسراوێکیان بەجێ نێشتو بڵێ ئێمە لەو ڕۆژەدا دەستمان کردو یا لەو مانگەدا دەستمان کردو بە مانگ و ساڵەکەشی تەبعاً دا بنیاننانی شاری سلێمانی کە نووسراوێک لە بەردەستان نەبێ ناتوانرێت بەو ڕۆژی 14/11 یا هەر ڕۆژێکی ترکە دابنرێ دقیق بێ، بەڵام ئەو ڕۆژە بە مەزەدە داژەوە، مەزەندەیان کردووە، خەمڵاندویانە نەک ڕۆژێکی دقیق بێ. هەروەها لە سەرچاوانی کە باسی سلێمانی وهروە باسی میسۆپۆتامیا یا باسی عێراقی کرد بێ، سەرچاوە بیانیەکان و یان وڵاتانی دراوسێ هیچ ئاماژەیەکیان بۆ نەداوەکە شاری سلێمانی لە 1984 یا لە 14/11/1984 دروست بێت. بەڵام 1984ەکە بۆچی ڕاستە؟ ئەو 1984 بۆ ئەوە ڕاستە ئالەو ساڵەدا میری بابان ئیبراهیم پاشا فەرمانیدا بە گواستنەوەی پایتەختی منیشتری بابان لە قەڵاچوالان بۆ سلێمانی. تەنانەت ئەو گواستنەوەیش نازانێت چمایەکە، من ناچێتە عەقڵی منەوە کە ئەو گواستنەوەیە یعنی لە پایتەختەکە لە قەڵاچوال بۆ سلێمانی لە مانگی 11 بوو بێت. جا لە مانگی 11 بۆ بنیانە غەڵەتە، مانگی 11 بۆ ئەوەش غەڵەتە کە بڵێ پایتەختەکان گواستێتەوە ئەگەر لە مانگی 1984 بێت، چونکە مانگی 11 ساردە، یعنی ئەلەو کاتانەیە کە ئەو هەوا و کوێستەکانش نەبووە، زۆر سارد بووە، مایەکە کە بەفرە بارێت یا هەتا چەند ساڵێکی قسە لەسەر مانگەکە هەیە بەتەنها یاخود لەسەر ساڵەکە، لەسەر ساڵەکە تەواوە بۆ گواستنەوەکە، بەڵام بۆ بنیانانەکە هەڵەیە، بەڵام بۆ مانگەکە ئەوە هەڵەیە لە زستانە چۆن لە قەڵاچوالان بۆ سەختیە دێتە شارێکی تر، ئەوەی گواستنەوەکە یا لە کۆتایی بەهارایە یا لە سەرەتایی. چۆن مامۆستا ئەم تاریخ و بەروارە لە مێژوودا ینی مۆرکی مێژووی پێدراوە بۆی کە بۆ ئێستا بووە بە واقع و ئێمە مامەڵی لەگەڵا دەکەین، ینی خۆ ئەمە لە خۆ ڕاهاتووە، ینی ئەم بەروارە ئەو بەرواری 1984 ئەمەژن پێدا ڕاستە، بەڵام مانگەکەی خەڵەتە بۆ گواستنەوەی پایتەختەکە 1984 ڕاستە، بەڵام ئەو مانگان و مانگانە بۆ لە تشرینی دووەمە لە مانگی 11. باشە مامۆستا پرسیارێکی دیکە ینی بۆ نمونە قسە زۆرە لەسەر ناونانی سلێمانی وەک شار، ینی بۆچوونەکان زۆرن، ئەوەی کە من بەرچاوم کۆتۆ لە کتێبێ مێژوویەکانە هەندێک پیان وایە کە ئەم ناوە لە ناوی والی پاشای بەغداوە هاتووە، بەشێکی دیکە پیان وایە نەخێر ئەمە ناوی سلێمان پێغەمەر بووە، و بەشێکی دیکە نەخێر پیان وایە ئەمە لە کاتی بنیادنانی شارە مۆرێکان دۆزیوەتەوە کە ناوی سلێمانی لەسەر بووە، دوجار ئەم ناوە بۆ بە شناسی سلێمانی. کام لەم بۆ چۆنانە ڕاستن ینی لە ڕووی مێژوویەوە؟ بەڵام من لە کتێبی شەزەی بنەماڵەکانە هەردوو چاپەکە کە پێشتر باسی مێژوشتیان کردو باسی دروستبوون و هۆکارەکانی شاری سلێمانی کردووە هەمووی بۆیە. ئەو مەسەلەن ئەو هۆکارانە کە ئەو کەسە ئاماژت پێدا یاڵێ گوایە لە ناوی سلێمان پاشای والی بەغدا سلێمان پاشای مەملوکی هاتوو نەخێر، سلێمان پاشا هیچ پەیوەندێکی بۆەوە نییە، ئەگەرێک و سلێمانیش پایتەختەکەی بگوێزێت و یان ئەگەرێک پەیوەندێکی شەبێتە دەوڵەتی عوسمانیا ئەوە لە سوڵتانەوە دێت نەک لە والی بەغداوە بێت. ئەمە لە لایەکی ترەوە گوایە دەڵێن سلێمانی بڵێن بۆ باوکی ئیبراهیم پاشا دەگەڕێتەوە،
خۆی هەرچەندە ئیبراهیم پاشا عفو بۆ هەرچەندە سلێمان پاشا خۆی کاتی خۆی ویستێتی پایتەختەکە لە گوێژێتەوە بۆ سلێمانی ویستێتی بەڵام مردن بواری نەداوە ئەمە ڕاستە ئەمە ڕاستە بۆەوە بەڵام ئایا من زۆر جار ئەو وتووە کە ئەوە ڕاستەکە بۆ باوکی برایم پاشایە ئەوەی تریشان گوایە مۆرێکان دۆزێتەوە لەوێ گوایە نووسراوە سلێمان ئەو مۆرە لەکوێیە و کێ وای وتووە و ئایا ئەو مۆرە هیچ بۆچی سەردەمێگەرتەوە سلێمانەکە چۆن نووسراوە بەچی خەتێک نووسراوە نیمانێ ماوەسا من ئەوەی ئاگادارم بە ڕێزێکی گیرەوانەی کە بەردەوام لێکۆڵینەوە و توێژینەکان لە چوارچەوەی ناساندنی شاری سلێمانی و شەجەری بنەماڵەکانی سلێمانیدا بووە ینی تۆ لە ڕۆمێژیەکە گەشتی بەڕاستیەکی حتمی کە بۆ نمونە ناوی سلێمانی لە چیوە هاتووە من ئێستا ئاماژەم پێدا لە ناوی باوکی برایم پاشاوە ینی ئەمە دقیقم بۆ خۆی ویستێتی سلێمانی خۆی ویستێتی شاری سلێمانی دروستکارانە مردن ڕێگەی پێ نەداوە باشە ئەی برایم پاشاش بۆیە دروستی کردو کاتی خۆی لە بەغدا بووە کە لە بەغدا بۆ سەری کردووە کە بەغدا شارێک و پایتەختێک وەکو بڵێ شارێکی گەورەیە حەزی کردووە پایتەختی منیشتنی بابانیش بەو شێوەیە لە بیریا بۆ ڕۆژەژانە کە بێتە میر خۆی کوڕەمیرە تاوان ئێمە زانی کە قەڵاشاران تەنگە بەکەڵکی ئەوە نایەت بۆ پایتەخت تەنگە و شوێنەکەی بەڵام مامۆستا بەشێک لە مێژنووسان ینی لەوانەیە هاوڕایان بۆچنەی تۆ نەبن بۆ ئەوەی کە بۆ نمونە ناوی سلێمانی بێرێتەوە بۆ باوکی برایم پاشای بابان ینی ئەمە یەکلا بۆ تۆ لە نێوان مێژنووساندا ئەم بابەتە مێژنووسان هەموو ڕاکان دەڵێن تۆ بێ ڕایەکیان کامی دروستە بێەوە بڵێت من بە زۆری ئەلم ئەوەیە کە گەرتۆ برایم پاشا هیچ پەیوەندێکی بە سلێمان پاشای هین بەغداوە نییە والی بەغدا هیچ پەیوەندێکی بۆ مۆرەوە نچ کە مۆرە تاسەکانە نازانێت چی ئەگەر ئەو مۆرە کاتی خۆی تەبعاان ئەو شوێن دەبۆکوانەی کاتی خۆی کە هەڵیان کردو و سەرا سلێمانی و دەبۆکە لە دەبۆکە هینێکیان دروستکە عسکرێک کە دەبۆکە لە سەرا سلێمان و تقریبا 100 مەتر دوورە لەوێدا هەندێ شتی کۆنیان دۆزیوەتەوە محموود پاشا لەگەڵ برایم پاشا کە دۆزیوانێتە تەمەکرێ کاروشتانە یاوێنێتێ خۆی محموود پاشا و ئەوان بۆ هینیان گەڕاوەوە ڕیچکە هاتوو بە سلێمانی بۆ گێڕاوێنێتەوە ئەڵێ ئەمە هەند دەشتمان دۆزیوەتەوە نووسینی لەسەر بۆ نووسینەکەمان بۆ نەخوێنراوەوە تاوان نووسینەکە مێخیە نووسینی مێخی بۆ لەو کاتان ڕوونە پێشترە تەمە پێرزانە ئەلە نووسینەمان بۆ نەخوێنراوەتەوە باشە ئەو مۆرە لەکوێیە خۆ ئەگەر لە بەریتانیا بێ ڕیش خەڵکی بەریتانیاە بێ لە مۆزەقانی بەریتانی ببینی بێتی ئەگەر لە فەڕەنسا بێ لە بەغداش بێت ئەگە برابێت بۆ بەغدا خۆ شوێنەوارەکانی بەغدا و شوێنەوارانە هەرما بۆ هەتاوە کوڕخانی سەدام دوای هەندێکی شەرە خۆر و شدزیان و بردیان و هەندێکی تیشی لە پشتەوە بردیان وڵاتایان تر ئەوە خۆ لەوێش هەرە بوای نووسەر عەرەبەکان باسییان کردایە خۆ هەندێک لە نووسەری عەرەب باسی سلێمانی کردووە بۆ ئاماژە بوو هینە نادات بۆ ئاماژە بوو مۆرە کەواتە سەرچاوێکی زعیفە سەرچاوێکی زعیفە من بەواڵم زعیف باشە لاوازە ئەو سەرچاوەیە لاوازە من لە خۆم ناتوانم بڵم لاوازە ئەگە بەڵگەیەکە نەبێ خۆ مۆرە دەبێت لە شوێنێکا هەبێت هەبێت لە شوێنێکا ئەو مۆرە بدۆزرێتەوە جا لە ئەوروپای یان لە عێراقایە مامۆستا بۆچی برایم پاشای بابان بیری لەوە کردەوە کە شارێکی سلێمانی بنیاد بنیە ئەمە تەنها بە ئامانجێکی سیاسی بوو یاخود ئامانجێکی کۆمەڵایەتیشی لە پشتەوە بوو و دواتر کە سلێمانی بنیادرا ڕوتی کۆمەڵایەتی و کولتوری و ڕۆشنبیری لەم شارەدا بەروکی هەنگاوینە پرسیارەکەی تۆ بە بەرنامەکەتان کەمە پرسیارەکەی تۆ سەوە پرسیارەکە سێ پرسیارە من ئەتوانم بە تەفاسیلی بەڵام تەفاسیلی بەرکەمی بەرنامەکەتان گوار نییە کردو توکە باری سیاسی وتووە باری کۆمەڵایەتیش وتووە بوارێکی تریشی هەبسان وتوتەوە کە ئایا بۆچی ئەمە بواری شخصیەکە چۆنەمەی کردو چۆنەمەنەکە فکرەکەی چی بووە ئەوەی یەکەمیان کە من لەو کتێبی خۆمان ئاماژەم بەندێکی داوە ئەوەی سلێمانی بێکیان بوارێکی تیا بواری سیاسەکە ئەوەیە کە کاتی سلێمانی کە بنشینی بابان کە پایتەختەکەی قەڵاشوالان بۆ مەترسی دەوڵەتی قاجاری لەسەر بووە ئێران بەڵێ ئەمە لەلایەک طبعا وارووا پێشتریش دەوڵەتی مەسەرن ئەوەی سەردەمی نادرشا ئەوانە هەمووی ترسیەوەی لەسەر بووە ئەمە لەلایەک چونکە جاری وها بووە مەترسی بێژگەرەوەشی لەسەر بوو مەترسی منشینی ئەردەڵانیشی لەسەر بووە خۆ لەگەڵ منشینی ئەردەڵانە کە پایتەختەکان دوا پایتەختیان شاری سنەی کوردستانی ئێرانە خۆ لەگەڵ منشینی ئەردەڵان شابینیان باش نەبووە هەندێک جار باش بووە ئەوە کاتی بووە چونکە دوو دەوڵەتی قاجاری پێش قاجاری مەسەرەن و دوای ئەتیشکە قاجاری بووە بە تابەتی کە سلێماندا سلێمانی سەردەمی قاجاریە ئەمانە لەگەڵ دەوڵەتی عوسمانیان دەستیان وەرداوەتە ناو هەموو منشینە کوردەکانەوە بە گشتێکیان ناکردن
سۆران بەگشت بابانە بابان بەگشت ئەدەڵانە ئەدەڵان بەگژەوە سۆران بەگژی منشینی داسنێ ێزیدی ئەو بەگژی منشینی بۆتان و منشینی بادینان و تاچێت و منشینەکانی تر مکریوانە هەموو بەگژیان ناکردن شتەکە وازە سەبارە بە بوارە سەربازیەکەش هەر گرنگە ئەو بارە سیاسەکەم ئاماژە بێتە سەبارە بە بوارە سیاسەکەش هەربیر لەوە کردوەوە ئیبراهیم پاشا سلێمانی بۆچی بوارە سیاسەکەیتی لەبەرەوەی تا دوورە لە ئەستەمبوڵ پایتەختی دەوڵەتە عوسمانی و دووریشە لە مەترسی دەوڵەتی قاجاری ئەمە بوارێکی تریش بواری ئابوورەکەش هەر گرنگە چکە سلێمانی لەو کاتانەدا و پێشتریش ڕێگەی شارڕێ بازرگانی بووە ڕێگەی بازرگانی بووە لە نێوان ناوچەکاندا لە نێوان هەمەدان و مەسەلەن حەلەب یا لە نێوان سنە و حەلەب یا لە نێوان بەغدا و شارەکانی تر ئەمە لێرەدا سلێمانی لە قەڵاشوالان بچووکە تەنگێکە زۆر بچووکە و دیارە مکاتی خۆ چوونە سەر شوێنەکە پاش سلێمانی فراوانە هەروە لە ڕوو سەربازی و لایەنێکی تریشی هەیە لە ڕوو سەربازیەوە پێویستی بە شوورانە بووکو بەغدا و شارەکانی تر پێویستی بە قەڵاش نەبووە چونکە سلێمانی چەندین گردی بەرزی تێدایە لە گردەکە بڵێن ڕەبایەکی عەسکەری داناوە لەدا پێویستیشی بە قەڵا نەبووە لەبەرەوە بۆیە سلێمانی هەڵبژاد و ئیبراهیم پاشا کە خۆشی چەند جارێک هاتووە بەڕاوکردن سەیری کردووە ئینجا لایەکی تریشی تایە لایەکی مەسەلەن ئاوێکی زۆری هەیە کارەزووکانیاوێکی زۆری هەیە زۆربەی خانوە کۆنەکانی سلێمانی و هەروەها مزەوتە کۆنەکانی سلێمانی هەموو کانیان هەبووە کەواتە دەتوانین بڵێ مامۆسانی هەڵبژاردننی شوێنەکە کەرەسەی دروست بووە و کەرەسەی بنیادنانی شار بووە بۆیە بیر لەم شوێنەکراوەتەوە هەندێک لە مێژوونسانی وڵاتانی دراوسێ سلێمانیە شبێنن بڵێن برای پاشا شبێنن بەکێ ئیبراهیم پاشا شبێنن بە ئەبوو جەعفەری مەنسوور کە بە شاری بەغدا دروست کرد و ئەسکەندەری مەکدونی شاری ئەسکەندەریە لە میسر دروست کرد لە کتێبەکەمە ئاماژەم پێداوە هەندێک لە مێژوونسانی کورد ناڵم هەندێک لە مێژوونسانی تر ئەڵێم کە کورد نین ئەمە گرنگێکی لێرەدا باشە مامۆستا لە دوای بنیادنانی شاری سلێمانی دەسەڵات و حکمڕۆی بابانەکان بەرەوچی ئاراستەیەک هەنگاوی ناعنی ئەمە توانی خزمەتکە بە فراوانبوونی هەژمونی بابانەکان لەم ناوچەیەدا بە کورتی تەمان ئەڵێم ئاماژە بەوادم چکە باشەکەمە میری بابان ئیبراهیم پاشا دوای بشکە ئەوانی تر دێن هەرکە هات سلێمانیان هاتنە سلێمانی پێش سلێمانیش تەوان بانگەوازێکان بڵاو کردووە بە ناو خەڵکیدا هەر کەسێک دەوێت بێتە سلێمانی بەتابەتی ئەوانەی خاوەن زانستەکانی ئەو سەردەما خوێنەواریان هەیە پیشەوەرن وەستان تەمە سلێمانی و کاتی خۆی وەستاکانی ئەوە دوای ئاماژە بێت حتمانیمە سەر و بابەتش ئەوە هاتە کاتی شنە سلێمانی بانگەشەیان کرد خەڵکیان نرد بە شارەکانی تری و بۆ دیهاتەکان و ئەوانەی کە خوێندەواریان هەیە ئەوانەی کە پیشەوەری خاوەن پیشەن بێنە سلێمانی میری بابان لەسەر ئەرکی خۆیان خانویان بۆ دابینەکات بۆ ئەوەیە دەبینین چەندین کەس هاتوتە سلێمانی چ بواری بڵێن مامۆسای ئاینی و ئەوانەی لە زانستەکانی ئەو کاتانەیە شارزابوون چەندین پیشەوەرێکی لەوانە کاتێتە سلێمانی ابن حاجی سەردەشتێکە لە گوندی جێشانە بۆ خۆی خەڵکی سەردەشتە پیاوێکی عەلامە بووە میرهێناوێتی خانوویشی یاوەتی و شوێنیشی یاوەتی و بۆیە دەبینی ابن حاجی سەردەشتی یەکێکە لەوانە زۆر کەسی تریشمانەیە کە شەعمەری قەرداقیمانە زۆر تێوانی دواترن ئەوانە بۆیە دەبینین چەندین کەس پیشەوەر و خاوەن زانست و چەندین کەسایەتی تری لە بوارەکانی ترە هاتونتە سلێمانی میری بابان خۆی بانگی کردوون مامۆستا لەم بابەتەدا زۆر جار باسی ئەوە دەکرێت بۆ نمونە تێکەڵیەک لە مێژووی سلێمانی لە ڕووی بینای هەندەسیەوە لەگەڵ سنە بەدی دەکرێت یعنی بۆ نمونە ئەوەی کە برایم پاشا بابان پشتی بێبەستەوە بۆ ئاوادانکردنەوەی شارە زۆرجار بازەوە دەکرێت کە ئەمانە بەشێکیان وەستا و کرێکاری سنەیی بوون ئەم بۆچینانە لە ڕووی مێژووی منتیقیە یعنی و ئەوان توانێت چی ڕۆڵێک ببینین لە بنیادنانی شاری سلێمانیدا ئەوە دروستە ئەو ڕای دروستە خۆشم ئاماژەم پێداوە باشە تەنانەت هەندێکیشان لە سلێمانیا ماونێتەوە دوای منشینی بابان کە سلێمانی و ئەوان دێن لە زۆربەی وەستاکان بانووسنن خەڵکی بانو و سنەی ڕۆژهەڵاتی کوردستان زۆریان هەندێکی تری تایە ناخۆشی تایە بەڵام زۆریان ئەمن بۆ چونکە ئەوێ شارەزایەکیان هەیە لە ڕووی بیناسازیەوە و پایتەختی منشینی ئەردەڵانیش کە سنە پێش سلێمانی بە چەندین ساڵ دروست کراوە هەموو ئەو وەستانە شارەزا بوون کە لەوەیە بۆیە میرانی بابان ئەوانیان بانگ کردووە خەڵکیان نردوو بۆی بانگ بێن بۆوێ خۆ بەگاڵتەوانیان بانگ نەکردووە شارەزا بوون دەزڕەنگین بوون بۆیە زۆربەی خانە دێرینەکانی سلێمانی زۆربیان لە خانوەکانی شارستکەی بانە و شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە چن ئەمە خۆم هینم کردووە بەراوردم کردووە ئەمە لە لایەکی ترەوە ئەو وەستانە شارەزا بوون دوای میرانی بابان تەمان داوان لێکردو هەندێکیان ڕۆشتونەوە بۆ شوێنەکانی خوان هەندێکیشان لە سلێمانە ماوەتە ئێستا وەستەکانیان ماوەتەوە کە خەڵکی ئەوێن باوباپیران وەستا بوو یان هەندێکیشان پیشەوەر بوون
پیشەوەریەتر جۆڵاییە و متابچێتیە و پیشەی مەسەن ئاسگەریە و چەقماخسازی و شیرگەریە و پیشەی مەسەن تەونسازی و تا دوایش مامۆستا پرۆسەی بنیادنانی شاری سلێمانی چەندی خەیاندووە یعنی ئەوەی کە لە بەردەستی تۆدایە پێگەشتویت یعنی وەکو ڕۆژ ینی بنیادنانەکەی بنیانانەکەی چەند ساڵێکی خانە دو سێ ساڵی خەیاندووە ئەمە ئەوە بەڵام وەڵامی پرسیارێکی تیشەکەت سلێمانی کە دروست بۆتە میرانی بابان باخێکی زۆریان نابوو بوارانێکم پێشەوەری و زانستی و هەر بۆ لە بوارەکانی تر هەچ کەسێک شتێکی زانی بێ ئیتر پێدەڵم وەستاییە بواری ترا بازرگانی هەرچێکی تر بێ میرانی بابان ڕێگان بۆ خۆشکردن مامۆستا بۆچوونێکی ترێ من نازانم بۆچونێت تا چەند دقیقە دەمەیە بۆم ڕوونکەیتەوە بۆی کە کاتێک سلێمانی بنیاد دەندرێ ژمارەی خێزانانەی کە هاتوون بۆ سلێمانی باز لە نزیکەی هزار خێزانێک دەکرێت ئەمە بۆچوونێکی منطقیە لە ڕۆمێژوەکەیەوە دواتر دەڵێن بەشێک لە بابانەکان لە سلێمانی کاتێک کە بنیاد نراوە لێرە نەماونێتەوە بەڵکو دابەش بوون بەسەر ناوچەکانی تری هەرێمی کوردستاندا ینی ئەمە ڕاستان بۆچوونە ئەو بۆچوونێت تۆ ئەوە من ئێستا دراسەیەکەمێ لەسەرەوە بە قوڵی باشە بە قوڵی هەندێکیش لە کتێبەکەی خۆمە ئاماژەم پێداوە بە کورتی تاوان ئەوەی تۆ دەڵێیت کە جارە بەنسبەت هەزارەکەەوە نە چونکە هیچ نووسراوێکی دقیقمان لە بەردەستان نییە کە بڵێ هزار بنەماڵە یا 1050 بنەماڵە یا 950 بنەماڵە یا 800 بنەماڵاتە سلێمانی ئەگە بە بنەماڵە بێ نە چکە بنەماڵە زۆر وەک خێزان ئەگەر خێزانیان یاخ باشە بۆ خێزانیش بێ هیچ دیار نییە وەکو نەفەریش بێ هەر نازانی چەند هاتووە بەڵام من هەندێک بنەماڵە هەیە ئەوە لای من هەیە هەندێک بنەماڵی هاتوۆتە سلێمانی لە کۆن و لەگەڵ گواستنەوەیش پایتەختەکە لە قەلاچالانەوە لەگەڵ میرانی بابان هاتوون هەندێک بنەماڵی هەیە لەگەڵ ئەو کۆچا هاتوون ئەو کۆچکردنێکە هاتوون بەڵام هەندێکی تری هەیە دوای ساڵێک هاتوۆتە سلێمانی هەندێکی تری دوای 15 ساڵ یعنی دوای 20 ساڵ هەندێکی دوای 80 ساڵ هاتووە ئەمەیە مۆزوع پرۆسێکی دوور و درێژ بووە ینی درێژ بووە اینجا سەبارەت بە لەخەکەی تری پرسیارەکەت کردت گوایە ئەمانە چۆن هاتوون و چیان کردووە ئەمە بەنسبەت ئەوە من ئەڵم ئەوەیە ڕقمەکە دیاری نییە ژمارەکە ناتوانین بلند دیارە بەڵام بەنسبەت ئەوانە ڕۆڵێکی گەورەشان بینیوە لە شارەکەدا و ئەوانە هاتوون چیان کردووە هاتوون لەو بوارانەی خۆیانە کاریان کردو ئیشان کردووە بەڵام مانای وانی ئێتر ئەوەندە بنەماڵ کەس نازانێت چەند هاتوون ئەوە نازانرێ ئەوەندە بنەماڵە هات بێ بەڵام ئەوەی من نازانم هەندێکیان زۆر کۆن لەگەڵ ئەوە هاتوون هەندێکی تشانم لە هاتوون بەڵام دەبینین ئێمە میرانی بابان زیاتر ڕیان بۆ ئەو خۆش کردووە کە ئەوەی کە زیاتر خاوەن پیشە و خاوەن زانستەکانی مامۆستا کاتێک باسی شاری سلێمانی دەکەی ناتوانین باز لە سەرای سلێمانی نەکەین و سەرای سلێمانیەکێک بۆ لەوانەی کە بە درێژایی مێژووی ڕابردوو سمبولێک بۆ جم و جۆڵی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد سەرا لای تۆ چی پێناسێکی هەیە لە مێژووی کووردە سەرای سلێمانی تەوانەگەەوە قسەی زۆر هەڵەگرێت چکە سەرای سلێمانی بەڕاستی ڕۆلی گەورەی هەبووە لە ئەو بنایە لە مێژووی یەکەمیان منیژی منیشینی بابان کە ئەوان دروستیان کردووە و دوای ئەوەی دوای ڕۆخانی منیشینی بابانش بەڵام شتێکی ترە بوو کە من بۆ پێشەوە باسکەم ئەوەی کەوتی ئایا هەندێکی لە بابانەکان هاتون سلێمانی کۆچیان کردو بە حچووە پرسیارەکە دوو لە باشە ئەوەش پێ دەڵێم ئەوانەی کاتون سلێمانی بابانەکانەکە بنەماڵەکاتە لە سلێمانی ماونەتەوە بەڵام هەندێکیان بۆ خوێندن کە چون بۆ ئەستەمبول ئەوانە هەندێکیان لێ ماونەتەوە هەندێکیان نەماونەتەوە بەڵام زیاتر ئەو بنەماڵانەی بابان کە لە شوێنەکانی تر لە شارەکانی ترا گیرساونەتەوە ئەوە لە دوای ڕوخانی منیشتنی بابانە کە منیشتنی بابانە ڕوخێت ئیتر هەندێکیان ڕوو لە بەغداکەن هەندێکیان چن بۆ ئەستەمبول هەندێکیان چن بۆ شارەکانی تری وەکو کەرکووک ئیتر بۆ هەر شوێنە دەچن ئەوەیە ئەوا تۆزێ پرت و بڵاوبوونەتەوە هەندێکی تریشیان لە سەدەی 20دا بەوەی وەزیفەوە لە شوێنەکانی تر ماونەتەوە اینجا بەرسە سەرای سلێمانیەوە سەرای سلێمانی تاوان گرنگە ئەوە شوێنی حکومڕانی منیشتنی بابان بووە ئەوە هیچ شتێکی ئەو تێدانە لێ حکومڕانیان کردووە کە منیشتنی بابانی ژێرخۆی خۆ دەوڵەتی عوسمانی کە دێت 1950 کە منیشتی بابان ڕخۆی خۆ ناتوە سەراکە تێک بە سەراکە خۆی ماوەتەوە ئەم جاران کێ دانیشتووە بێجگە لە ساڵی 1950 بۆ 1950 عەبدوڵڵا پاشا دانیشتووە دوای ئیسماعیل بەگ دانیشتووە کە تورکە بۆتە قایمقامی سلێمانی ئەوانە دوای قایمقامەکان هەمان تورکن لە سەرای سلێمانی دانیشتون لە سەردەمی حکوومەتی دوای جەنگ یەکەمی جیهانی لە سەردەمی حکوومەتی یەکەمی شێخ مەحموودە شێخ مەحموود هەر لەوێ دانیشتووە هەر لەوێ بووە حکوومەتی شێخ مەحموود ڕوخێ هەر لەوێ ئەو بینایە هەر شوێنی قایمقام و شوێنی حکومڕانی بووە لەوێدا لە سەردەمی مەلەکیشدا و تەنانەت لە سەردەمی جمهوریشدا تا مودەیەکیش لەوێ بووە لە سەردەمی حکوومەتی شێخ مەحموودە مەکتەبی فەیسەڵەکە ڕوخا بەداخشەوە من گەشتمە ئەوەی کە دەستی لە ڕوخانی مەکتەبی فەیسەڵە 1962 بە دواوە ئەڕوخێت
کە ئەوش بینایکە لە بینای گرنگەکانی شاری سلێمانی بەداخەوە ڕووخا کە بازاری ئەسلێسەیە ئەوە کاتی خۆی کە شێخ مەحموود لە حکوومەتی یەکەمە کە تا لە مانگی تشرینی دووەمەوە مانگە هەتا مانگی شوبات کە مێرجەسۆن دەنێنرێت با قەز دەنێرن کە قایمقامی سلێمانی مێرجەسۆن لە بیناکەی ئەوە بەردانیشتووە شێخ مەحموود لە سەرای سلێمانی دانیشتووە سەرای سلێمانی تا ئێستاکانە یەکێکە لەو بینایانی کە پێویستە کەیکێکە لە معالیمەکانی شاری سلێمانی شۆن لە قەڵای هەولێر ئەویش ئاواهی وەلو قەڵای هەولێر دێرینترە بۆ بە ڕەمزی شار بەڵێ دێرینترە بەڵام سەرای سلێمانی ڕەمز سلێمانیە بەڵام ئەو بینایی کە لە کەناڵەکە قسە بکە کاتی خۆی چەند مانگە پێش ئەو بینایی کە دروست کراوەتەوە ئێستاکانە کە دروستیان کردێتەوە لە بینا کۆنەکە زۆر جیاوازترە چی لە ڕووی بیناییەوە چ لە ڕووی شێوەوە زۆر جیاوازە شێوە کۆنەکەی خۆی بوون کردووە بەڵێ وونی کردووە کردووە بەڵێ کاتی خۆی منیان کرد ئاساس بێمە ئەوە وەکو سەرپەرشتێکی یینەکە بکەم بیناکە ئیتر هەندێک کەسان پیان ناخۆش و دیار بێمە ئەوە مۆزۆیەکی ترە و ئاگام لێ بۆچی و شتێکی ترەچێت مامۆستا لە قسەکان تا شتێک جێگەی سەرنج بوو بۆ من کە باسی مێجەرسۆنت کرد و لە مێژوشدا ینی ئاماژە بەمە کراوە هاتنی مێجەرسۆن لەو کاتەدا لە کاتی بوونی حکوومەتەکەی شێخ مەحموود بۆ سلێمانی چی دەور و کاریگەرێکی هەبووە بەچی مەبەستێک بوو باسیەوە دەکرێت کە هەوڵی داوە بۆ کردنەوەی خوێندنی کوردی لەم ناوچانە ئەمە بۆچینێکی منطقیە وڵا پرسیارەکەی تۆ خۆ دوو وەڵامی هەیە باشە وەڵامێکیان مێجەرسۆن تۆزێکی زۆر پێش ئاماژەیەکم پێدا بە کورتی ئەوەی باسی سەرای سلێمانی و مەکتەبی فێسەڵی کۆنمان کرد مێجەرسۆن کە کاتی خۆی لە مانگی سوباتە لەلایەن ئارنۆڵتی وڵسن حاکمی سیاسی عێراق و کاتە عێراقەتر ئەو هەموو شتێک لە عێراق ئەو مێجەرسۆن دەنێرێ بۆ سلێمانی بۆ قایمقام بەس کاتە حکوومەتی یەکەمی شێخ مەحموودەوە هیچ هێشتا حکوومەتەکە ماوە دەنێرێ بۆیە بەڵام ئەو کە نێرێ بۆ من بەستێکە نێرێ کە تەنگ بە شێخ مەحموود هەڵچنێ ئەمە تەفاسیلی زۆر زۆرەوێت خۆما لە نووسینێکی کتێبی خۆما ئەو نووسیوە تەفاسیلی زۆر کاتی ئەوە و بەرنامەی تەواوی دەبێت بۆەوە چونکەەوە زۆر مۆزۆیەکی حساسە بۆچی ئارنۆڵد تیوەسەر حاکمی سیاسی مێجەرسۆن دەنێرێ بۆ ئەوێ ئەمە بالولا بۆسێ ئەوەی تری کە وەڵامی دووەمیان کاڵی مێرجەسۆن هەوڵی یاوە کە هەوڵیەوە قوتابخانە بکتر سلێمانی هەوڵی ڕۆشنبیرکردنی خەڵکی تێداوە ئەوە لە کاتێکا بێ کە شێخ مەحموود لە دەشەری دەربەنی بازانە بە برینداری دەگیرێت و ڕەوانەی هندستانی ڕەوانەی عێراقی دەکەن و لە بەغدا دادگای دەکرێت دادگاکەی کەم جاری حکومت سێداردان دوایی لەبەر مەترسیوەن دوور دەخرێتەوە حکومەکەی دەگۆڕێ بۆ خستنی بۆ هەندستان باشە کە مێجەرسۆن دەچێتە شوێنی شێخ مەحموود دەبێتە خۆی بێتە حاکمی سیاسی سلێمانی بێتە حاکمی ئەوەی ناوەکەی لە قایمقام و گۆڕێ ینی کورفی کول وەکو متصرف وەکو متصرف وابێ فەرقی نییە بەڵام متصرف نییە حاکمی سیاسی چونکە ئیمزای من دۆکومنتم لا ئیمزای ئەوی لەسەرە حاکمی سیاسی دەسەڵاتی تەواوی هەبووە ئەو پیاوە چێکاتەوە خۆ پیاوی کە ڕۆشنبیرە ڕایت بۆ لە سوپای ئۆسمانیدا بۆ کونسولی بەریتانیا بۆ لە ساڵانی سەرەتای جەنگی یەکەی ئەفغانستانی سەرەتای سەدەی بیستم کونسولی بەریتانیا بە شاری شیراز لە ئێران مێجەرسۆن تەمان سێرەکە لە سلێمانیدا قوتابخانە یەکەمە هەیە بەس کەمە ئەم چیەکە ئەم یەک بۆی خۆی ئەو ڕۆژنامەی دەرەکات لە ساڵی 1920دا ئەم ڕۆژنامە بەناوی پێشکەوتنیەکەم ڕۆژنامەی لە باشووری کوردستان بەچی دەرەکە مەطبعەیەک دێنێ مەطبعەکە بەناوی شارەوانیەوە و دێنێت طبعا ئێنێت و لە سلێمانیا لە ڕێی مەطبعی شارەوانیەوە ڕۆژنامەی پێشکەوتن دەرەکات 110 ژمارەی لێ دەرچووە لەم ڕۆژنامەیەدا کە بە کوردیە طبعا کوردی و کاتانە وشە عەرەبی و تورکوانیشی تایە فارسی داوا ئەلان داوا لە خەڵکی سلێمانیەکە بێن باکوکان ئەڵێ ئەولای تەڵەبە ئەولانی باوکوانە بێنە لامان ناوی بێن ناویان مناڵەکانیان بنووسن قوتابخانەیان بۆ دەکەینەوە ئەماکە اینجا لە ناو ڕۆژنامەکەشە جاجا شعری شاعرانی تیا بووە ژیانی ئەگە دەستکەوتو شاعران باسی هەندێک لە مێژووی هەندێک شت دەکات ئەمانەی هەموو تایە ڕۆژنامەیەکی چاکە ڕۆژنامەیەکی بەهێزە بۆ کاتانە بەڵێ مێرجەسۆن هەوڵی ئەوە یاوە تەنانەت مێرجەسۆن خۆشی کتێبی هەیە لە سلێمانی چەند سەرنجێک لە هۆزەکانی باشووری کوردستان مەسەلەنەوەکە سلێمانی پێشم وا بێ زەبەی ناوچەکان یاریمی کوردستان گەڕاوە لە لەو کاتە کتێبێکی تریش سلێمانی ناوچێک لە کوردستان کتێبێکی اینجا لەوەش خۆشی لە ڕووی زمانەوانیەوە لەو ڕۆژنامەی پێشکەوتنە لەسەر زمانی کوردی وتاری نووسیوە لە هەموو بوارەکاندا بەڵێ لەو بوارانە خزمەتی بە لە بواری ڕۆشنبیریە بەعام پەروەردەی ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری تاوان ئەچێتە بواری ڕۆشنبیریەوە خزمەتی بە ئەدەبی کوردی بە پەروەردەی کوردی کردو چوە قوتابخانەی خەڵکییانداوە بخوێنن کوڕش و کچیش بێن بخێن نای باوکیان بێت ئەو لای ئەمولی تەلەبە بێت ناوەکانیان بنووسن ئەمە یەک
دومیان بەڵام مێرجە چۆن لە ڕووی سیاسێکەوە دژی کورد بووە وەکو پێم وتنەوە وەڵامی یەکەم بکەن ئەوە تەفاسیلی زۆر کاتی زۆرەوێ لە ڕووی سیاسی و دژی کورد بووە. باشە مامۆستا پرسیارێکی دیکە مامۆستا مانەوەی خەسەت و سیمەرە شارێک گرنگی لانی مێژووی و شارە دەردەخات بۆ نەوەکانی ئایندا من دەمەوێت پێم بڵێ دوای تێپەڕبوونی ئەم مێژووە شاری سلێمانی لە ئێستادا توانیوێتی پارێزگایی لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی خۆی بکە وەکو شار و ئەمە لە ئێستادا لە نێو تاکی کوردیدا لە زەهنی تاکی کوردیدا ئامادەی هەیە ئەم خەسڵەتانەی کە لە ماوەی ڕابردوودا بووە توێژینێکی قوڵم لەسەرەوە هەیە لەو بارەدا باشە ئەوەش کە توێژینەوە بیانی زۆر خیانێت سلێمانی ئێمە دەتوانین بڵێن بەداخۆ زۆریش بەداخۆ سلێمانی مۆرکی جارانی نەماوە تەنانەت نات ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی هەشتا بڕۆ بۆ هەفتا ساڵ بە ساڵ ئەچی بەرەو خوار باشتر بۆ و لە بەرەو سەرەوە بێت ینی هەفتا لە هەشتا باشتر بووە 6 لە هەفتا باشتر بووە سلێمانی ئەو مۆرکەی جارانی نەما لە هەموو بوارەکاندا هۆکارەکەی چێ مامۆستا هۆکارەکەی ئەوەیە خزمەت ناکرێت هۆکارەکەی گوێ لە کەسانی سلێمانی ناگیرێت هۆکارەکەی بۆ مادە شارەکە دوێران دەکەن هۆکارەکەی ئەوەیە کە یەکەیەکی دەرسۆز نەبوو بە شارەکە با خەڵکی شارەکەش بێ با خەڵکی شارەکەش بێ کە دەرسۆز نەبووی خۆ با خەڵکی شارەکە بێ ینی بەڕاستی من ئەوە تۆژینەوەیەکەوە ئەوە هەندشتیشم وتووە بەڕاستی سلێمانی بۆ جاران نەماوە یان ێسەکانە کاڵن سلێمانێکی جاران هەڵە سلێمانەکەی جاران چاو لێوەی خەڵکەکە یانی سلێمانەکەی جاران باشتر بوو لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە باشە لە ڕووی خوێندنەوە بازان کۆ ئەوانە هەموو شتێکی تێدا بێ خوێندن بەهێز بۆ لەو کاتانە زانکۆی سلێمانی ساڵ 1960 کراوەتەوە پینە بۆ پێش 60 سەرەکەی سلێمانی کە ئادادیوانی تیا بووە سەرەکەی ئادادی سلێمانی کە لە سلێمانی بووە ئادادی سلێمانی کوڕان باوەڕکە شتێکی ینی بەرامبەر بە ئادادی مرکزی بەغدا بوو کە تاکە ئادادی مرکزی بۆ لە عێراقا هی زمانی مەلیکی دواتریش سلێمانی لە ڕووی پەروەردەیەوە بە هەمان شێوە وەکو جاران نەماوەتەوە بەداخۆ سلێمانی لە بوارەکانی تری کۆمەڵایەتەوە و جار وێران بووانی لێک هەڵوەشاوە کۆمەلگای سلێمانی مامۆستامانە ناچێتە ینی چوارچێوەی گەشەکردنی قۆناغەکانی شار ینی ئەم منتیقیە تۆ بۆی کە داوای ئەوە بکەیت کە شارێک ینی بە پێش 200 ساڵێک خۆی بێنێتەوە نەموتە پێش 200 ساڵ باسی باشە شەستەکانی بووکەم ناڕۆم بۆ نەڕۆشتشم بۆ سیەکانیش سیەکان زۆر پتەوتر بووە لە بیستەکانە زۆر پتەوتر بووە کە دۆخی سیاسیشی خراپ بووە جاری وای دۆخی ئابووریشی خراپ بووی سلێمانی تێگەی تەنانەت لە جەنگێکی میجیاندا کە بۆی برسێتیەوە خەڵکی سلێمانی گۆشتی ئەسپ و گۆشتی تری خواردووی ئاژەڵان و هینی ئاردەداری شتی وای خواردووە بەڵام خەڵکی سلێمانی لەوێدا یارمەتی یەکتریان ناوە کاکە چەندی کەسی سلێمانی ئەوەی هەبوو بۆ یارمەتی یەکتریاوە بە هەموو ئاینە جیاوازەکانەوە بە جوولەکەش و بە مەسیحیش مسلمانیشەوە کە من ناوەکانیان ملاوەندێکیشانەیە بە دۆکۆمیل لامانە لەبەرەوە بۆیە دەبینین کە سلێمانی وەکو جاران نەماوە ڕاستە گەشە سەردنی شار خەڵکی تری تێدێت و ئەنوا خەڵکی دێت و ئەنوا مەسەلەن گۆڕانکارێکی بەسەرا دێت بەڵام ئەتوانرا خۆی ڕاستە تەسیراتی هەیە کە شار گەورا بێت و کوجاران نامێنێ حتما مەبەستی پرسیارەکەمی شەرەوە بەڵام لە هەموو جیهاندا وایە نابێ ئەو مۆرکە ئەسڵی لە کیس خۆی بدات باشە مامۆستا نەمانی ئەم مۆرکە مێژووی یانیمان پرسیارەکە بە شێوەیەکی دیکە بکەم مامۆسانی زانکۆ ناوەندە ئاکادیمیەکانی ئێمە ینی لە کوێن بابەتەدان ینی ئەمە ئەرکێوانی بە پلە یەک بۆی کە بتوانین ینی ئەم مۆرکە مێژووەکو خۆی بێڵنەوە مۆرکە مێژووی ئێمە هەوڵماندا بێڵنەوە مۆرکە مێژووەکو چی یەکی کەنەوە دەستین سوویێنانەیە کە لای من هەندێکی هەندێک بەڕێزی تیژەبەوە هەندێکە بلای من جارێکتی بەڵگەنامەکان دەرنێت وەکتی وێنەکانم دەرچۆ سێبەرژی دووەمیشیان ئەوەیە و خانوانە ئەو خانە کۆنانە ئەگەر ما بانایەتەوە مۆرکەکەی دەمایەوە چونکە هەر خانوویەک مێژوویەکی تایبەتی خۆی ڕۆڵی گەوران بینێ و خانوانە زۆریان ئەو خانوانە ئەنوا کەسایەتی گرنگی تیاکەوتووە کەسایەتی بەبێ مبالەغە کەسایەتی وای تیاکەوتو نەنگ لە سلێمانیا لە میسۆپۆتامیا و دوایش لە عێراقش و دوای پێشتیش لە دەوڵەتی عوسمانی ئەوانەیە گرنگ بوون تێگەشتی بەڵام بەداخۆ کە خانوو نەمێنێتەوە شوێنە کوێرە بێتەوە هەمومان ئەزانین شوێنێک ئەگەر نەما ئێستا ئەڵەن شارێکە بووە بڵێن لەو پێش بڵێن لەو لای سلێمانە بڵێن شارێکە بووە ئێستا ئەو شارە نەماوە کاتە کوا مێژوەکەی بەڵام ئەگەر ما باەتەوە تا ئێستەکانە هیچ دەبێ مێژووی دەمێنێت مامۆستا بۆ نووسینە مێژوویەکان ناتوان ئەم فەراغە لە کتێبخانی کوردیدا پڕکەنەوە بۆ خوێنەرانی باشە بەبێ توانە هەندێک کەس هەوڵدا چی بکەین بەڵام گرنگی ئەوەیە سنتەری شار واتە و گەڕەکە دێرینانی سلێمانی نابووە بڕووخاچکەوە معالمی سلێمانیە ئەوە مێژووی دێرینی سلێمانیە لە 1970 تا ئێستاکانە شناس بۆ شارەکە معالیمە شوناسە بڵێ ئەگە ئەوە مامایەتەوە
يعني سبكرا وكو من ل 2012 مانگی 12 کە بوجە زۆر بوو و حلێکم بە حکومەت داناوە پێشنیازێک خستە سەر و خەڵکی تر خەڵکی سلێمانیش نین پیان باش بوو خەکانێکی تریش کە ئیداری پیان باش و تۆ زۆر چاکە داهاتیشدا بە حکومەت و تۆ زۆر باشە بەڵام نەکرا ئەوە بمایەتەوە سلێمانی مێژوەکەی نێفوتە نە مەعالی مێفوتە نە مێژەی فوتە حتا تەنانەت بۆ مناسبەکانیش هەموو ئەو خانوانە با کرێکیشی تیا بوو هەندێکی کرێکی باتیانە بێ نیانش کرێکی تیاوی حکومەت ئەوەی هێشتە بۆچی هێشتا بۆ ئەوەی مەڕاستیمی بۆنەکانی تیا بکرێت بۆنە نەتەوەیەکان یا بۆنە کۆمەڵایەتەکان یا بۆنای مناسبەکانی تیا بکرێت یعنی ئەوە ئەو خانوانە بەڕاستی خانی وای تیا بۆ شانیەوە لە شانی خانوەکانی ئەستەمبول ڕیس دەڵێ وهەروەها گەڕێدەکانی تریش دەڵێن ئەوە لە سلێمانیا و خانوانە شانەدا لە خانوەکانی تەبرێز لەگەڵ ئەستەمبول باشە کووا زۆرینەی ڕووخا و خانوانە نەماوە هەمی چەندانێکی کەم ماوەتە چەندانێکی کەم چییە تۆ تەنیشتەکەی هەموو خانی کۆنکرێت بێ یان گەراج بێ معالیمی نامێنەوە خانووەی شێوەیە ئەی مزگەوتە کۆنەکان دەبواە بە شێوەی خۆی دروست کراتەوە بەداخەوە ئەوانەتر ئەوانەی کاتی خۆی مزگەوتان نابوون کە تێکیانەوە معالیمەکەی نەماوە مزگەوتانە معالیمەکەی نەماوە سەرای سلێمانی وەکو پێم وتی معالیمەکەی نەماوە لە سلێمانیدا لە نیوەی دووەمی سەدەی نۆزدەدا تەلەگرافە بە دۆکۆمیت لای منە تەلەگراف لە سلێمانیدا بوو کوا خانووی تەلەگراف ئەو خانووی کە تەلەگرافەکەی تیا بوو کوا خۆ لە ناو سەرایە نەبوو تەلەگرافەکە مامۆستا ئەمانەی کە کراوە بۆ نمونە یعنی لە نەزانینی ئێمەیە لە مێژووی ڕابردوو یاخود بە مەبەست دەکرێت ئەمە ئەوەی کە خانوەکان تێکدانەکە من بەستە بەڵام ئەوەی تریان بە لە نەزانینە دوولایەنەیە بەڵێ هەردووکی تێدا نەزانین و نازانێت کە چ نازانێت شوێنەوە چییە نازانێت ئەو شوێنەوەکو خۆی دروست بکاتەوە یەکە تۆکو خۆی دروستی نەکەیتەوە یعنی تۆ چیت کردووە واتە وەکو خۆی وەکواتە تۆ معالیمەکە شێواندووە کە گشتێکو خۆی دروست نەکرێتەوە ئێستا مەسەلەن لەسەر شارێکەیە پێی دەڵێن حەسەن کێفا یەکێکە لە شارە دێرینەکان لە باکووری کوردستان یەکێکە لەو شارە دێرینانی کە یونسکۆ دانی هینی کردووە ئەڵێ بێ ئاسەواری تیا ئاسەواری پێشزانی تایە و ئاسەواری سەدەکانی ناوەڕاستیی تایە لەسەر مزگەوتێکی تایە تەمەنەو شارە بەر ئاوەکەوێ بەر پرۆژەی نەکاکە ئاوی ڕووباری ئەو ڕووباری دشتوانە بڵێن ڕووباری فرات ئەو کە بەنداوەکە دروستەکرێت تووشە ئەتر ئاوەکە گەرێتەوە ئەکەوێتە ژێر ئاو حەسەن کێفا خۆی لەسەر تەنیشتی ئاوەکەیە لێخێکە لە خان ئەو شارە کە مێژووی زۆر کۆنی تێدایی پێشدانیش یەکی لە مزگەوتانی کە تیاتێ زمانی ئەیوبیەکانە تەمان زمانی ئەیوبیەکان ناکە حکومڕان نەکردووە نەوەیەکی ئەیوبی لەوێ ئەو مزگەوتەی کردووە ئێستا ئەو مزگەوتە و شوێنەکانی تریش چیەکەن ئەو مزگەوتەوە بەردانی کە دروست کراوە 1450 دروست کراوە مزگەوتە تقریبا لەو کاتانە ئێستا نایە مزگەوتەکە بڕوخێنن یان بەرد لە بنەوە بەرد لە بەردی هین دروستکراوە خۆمەتەکە بەردەڵانە کوردستانی تورکیا بەردەڵانە هەمووی شاخاویە بەشی ئەو ناوە ئەو سەرەوەی سەرەکەی بەرد دەرێنن ئەو کرێکارانە بە شارەزایی ئەڵێ دوایەوە تەمەوە ئەو شارە دەبەنە شوێنێکی تر دەیگوێزنەوە خۆلا نامێنێ هەمان بە هەمان شێوە ئەو مزگەوتە دانێنەوە واتە ئەو بەردانێکە مزگەوتەکە لە دروستکراوە یان ئەو شوێنەوارانە هی پێشداینە کە هی پێشدانیشی تێدایە ئەڵێ ئەو شوێنەوارانە بە هەمان شێوە چۆن دروستکراوەی هینی ملەتەکانی کۆنە مەسەرن هی خووریەکانە هی هیتیەکانە هی میتانەکانە ماوەتەوە لەوێ من تەفاسیلەکەی زیان نادەم هەمووی دەبنەوە بۆ ئەوێ دەستکاری ناکەن یەک حرف کە نووسینیشی لەسەرە دەستکاری بەردەکەی ناکە دەستکاری نووسینەکەی چۆنەکە چونکە ئەمە ئازادی نییە بە حکوومەتی تورکیا ئەمە ئازادی یونسکۆ ئەمەی فەرز کردو بە ئاگادار بیت یونسکۆ ئەمەی فەرز کردووە باشە ماوەسا سپاس بۆ بچوونەکاتی من هەر لەم سیاقە مێژوویدا دەمەوێت بارودۆخی سلێمانی بەسمەوە بە ئێستاوە لە ساڵیادی سلێمانی ساڵانە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت سەبارەت بەم یادا ئەمە تەنها بەسە بۆ یادکردنەوەی شارێکی لەم شێوەیە دەبێت سلێمانی چیتری بۆ بکرێت لە ئێستادا سلێمانی پێویستی بە چییە؟ ئەو یادانە ساڵانە بە شێوازی جۆرا جۆر دەکرێتەوە بەڕاستی کارێکی چاکە و هەندێشتی تایە دروستە بەڵام زیاتر ئەبێ بایەخ بدرێت بە لایەنەکانی تریش وەکو لایەنە بوارە ئەدەبیەکەی بوارە مێژوویەکەی بوارە شوێنەواریەکەی بوارە کۆمەڵایەتیەکەی بۆ بوارەکانی تریش ئەبێ بایەخی پێ بدرێت بەڵام سەرەکەی بەو دەرەجەیە نییە ڕاستە ئەندشت دەکرێت بەڵام کاتیە بەڵام ئەبێ بایەخی پێ بدرێت توێژینەوەی بۆ بکرێ ئامادەکاری بۆ بکرێت تەمەن بە ساڵ و دو ساڵ ناکرێت وا پێشتر بکرایە ئەو ئەگە لە مۆلا بۆ بکرێت کاتی خۆشی قسەمان کردووە لەو یادانیا قسەمان کردووە پرسیارمان نەکراوە ئەوە گە بکرێ باشە تەمەن بەڕێزی تریش هەیە هەر هەندێک پێشنیاری خستوتە ڕێ ئەو پێشنیارانێ ئەوانیش هەر معقولن ئەمە دەبینیت لە بۆنە لە بەرنامەی لایەنە سیاسەکان بۆ خزمەتکردنی ئەم شارەیانی ئەمەی کە بەڕێز باسی دەکەی بۆ ئەوەی کە سلێمانی وەک ئەوەی هەیە کە دەوتێت پاراوێز خراوە یاخود دەبێت لایەنە سیاسەکان چی بکەن و ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا
ئەم دەوران کە بینی و ئەم لایەنانەی لێرە بە تایبەتیوانی کە حکومڕان دەورێکی خراپ یا دەورێکی باش لە پێش لەم چە ساڵانەدا بەڵێ خۆی مەسەلە حکومڕانیەکە باردۆخی کوردستان تا ئەندازەی جاجان ناجێگیرە باشە بەڵام ئێمە بۆچی بچینەوە بۆ لایەنەکان بۆ سلێمانی موڵکی لایەن نییە باشە سلێمانی موڵکی کووردە کێم بەرپرسە لەو کار و چالاکیانی کە لە سلێمانی ئاکرێ خزمەتەکان چەند دایرەیەک چەند فەرمانگەیەک بەرپرسە لەی بە شارەوانیەوە باشە خۆ دەبێت بۆ نمونە لایەنەکان بۆ من لە ئاست خەمی ئەم شارە بوونایە بۆ نمونە زیاتر پێش بخرێت ئەگەر ڕوخسەت بێ فەرموو ئەوە شارەوانیە و پارێزگای سلێمانیە ئەنجومەن ئەوانەوە هەندێک دایرەی تریشەیە کە پێویستە ئەوان ئەگرێتەوە باشە لایەنەکانیش کە لە ناو سلێماندا چەندین لایەنی تیاوە ئەوەی دەسەڵاتی هەیە لە سلێمانیدا ئەبێ دڵسۆزانە کار بۆ ئەو شارە بکات مۆرکەکەی هەندێک مۆرکی لە دەزاوە تازە هیچ بەڵام هەندێک ئەوەی کە ماوە تۆ با خزمەت بکرێ ئەوە تازە ڕۆژ ئەوەی معالێ مشتەکەوان هیچ شتێکی و تووتیانە ماوە کەمێکی ماوە بەڵام ئەوەی ماوە تۆ خزمەت بکرێ ئەگە بە پێیتوانایی بە پێتوانە خزمەتی شارەکە بکرێ بەرەو پێشەوە بچێ چیکەم و کوڕەکانی هەیە بە پێیتوانە چارەسەر بکرێت اینجا بینەوە سەر بوارە پەروەردەیەکان بوارەکانی تر ئەو بوارانی کە هەن هەمووی بە پێی دڵسۆزی ئەوە ئاکرێت ئەتر لایەنەکان بنیان حکوومەت بێ چونکە بەڕاستی سلێمانی لەم چەند ساڵانەدا سەرێکن سلێمانی لە هەندێک ڕۆ بەڕاستی کەم و کوڕی هەیە ئەگەر کەم و کاری چاپ بکرێت زۆر باشتر چکە سلێمانی ئەگەرچی بەشێکە لە کوردستان هەموو کوردستان بەڵام سلێمانی لە پێشترە ڕۆلی گەورەی هەبووە و لە ناو کتێبی مێژونووسانی دراوسی کورد و وڵاتانی تریشدا باس کراوە خۆمار نییە هەر کورد باسیگا ماوەسا پرسیارێکی دیکەەوە کۆتا پرسیار لە بەرنامەکە ئەو فرە ڕەنگەی هەبووە بۆ لە سلێمانی عنی بە درێژای مێژوو دەوتێت کە شوێنی جموجۆڵی سیاسی وە بەرێکەوتنی هێزەکان بووە ئەمە خاڵێکی بەهێز بووە بۆ شاری سلێمانی خاڵێکی لاواز لە هەموو شوێنەکە جموجۆڵی سیاسی هەبێ واتە لەو شوێنەدا بواری ڕۆشنبیریەکە بەهێزە لە ئەمری واقعیش هەوایە لە هەموو شوێنەوە بواری ڕۆشنبیرەکەی واتە بواری ڕۆشنبیرەکەی تەبەن هێزر و هەموو بوارەکان دەگرێتەوە باشە کردیوە کە ئەمە دروست بوو کە ئەمە ململانیانە دروست بوو واتە ئەمە ئەم شارە بەرەو پێشتونی تێدا چۆ دائما هێزرێک لە هێزرێکی تر جیاوازە ئەم جۆڵە ئەدەبیە دوای جموجۆڵی سیاسی وازە ئابووریەوانی تر بێنە ئەمە وای لێ دەکات جموجۆڵێکی سیاسی دروست بێ لە شارەکەدا بەڵام ئەم جموجۆڵە سیاسە لە ڕووی فکرەوە پێکدادان هەیە پێکدادانی ناڵم چەکداری لە ڕووی فکرەوە یعنی ئاراکان جیاوازن بەڵام نەچێتە قاڵبی پێکدادانی چەکداریەوە کەواتە خاڵێکی بەهێز بووە بەڵێ بەڵام بۆ چەکداری نا بۆ فکری بۆ فکرێکە مەسوول بۆچی لە ئەمریکا خوار جمهوری و حیزبی جمهوری و حیزبی دموکراتی نین حیزبی تریشن بەڵام ئەو دوانە تا ئەندازەیەکردن لەوانەیە مدەیەکی تر حیزبی تر دروست بێ یا لە وڵاتەکانی ئەوروپا چەندە حیزب ئیتالیا چەندە حیزبیتە ئەمە چی لێکە ئەمە وای لێکە ئەو شارە لە ڕووی ڕۆشنبیری و ئەوانەوە جموجۆڵێ جە دوایەوە چی دەبێت لە ڕۆشنبیری کۆپەلا هەیە بۆچی بۆ بوارەکانی سیاسی و ئەوانە ئەوەی بابەتەکە لێرەدا بەڵام چەکدارەکە فکری ئیباف و چەکدارەکە نەبێ پێکدادانە فکریەکان هەیە پێکدادانی فکری و ئاڕاجیازە ئەو ئاڕاجیاوازە بەڵام نەبنەوەی ئەوەی کە شارەکە تێک بدەن نەبێتە هۆی وەکە شارەکە وێران بێ نەبێتە هۆی کارێکی خراپی نەرێنی لەسەر شارەکە بێ نه ئەوێ بەرەو پێش بچێت بۆ لە پەنجاکان و چلەکانی نەم سلێمانەیە ململانی چینایەتیە بوو ململانی بڵێن فکریشە بووە بەڵام کاریگەری خراپی لەسەر شارەکە دروست نەکردووە زۆر سپاس بۆ عەبدولخالیق سابر مامۆسای زانکۆ لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی دووبارە بەخێر بێ سپاس بۆ ئەمە دەبوونێت زۆر سپاسی ئێوە کەناڵەکەشتانەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە شاد و بەختەوەر بن